بزوتنەوەی گۆڕان پێدەنێتە قۆناغێکی نوێی سیاسی. لە دوای مەرگی نەوشیرۆ مستەفا، عومەری سەید عەلی دەبێتە کەسی یەکەمی نێو ئەم پارتە سیاسیە و دوابڕیاری بزوتنەوەکە یەکلا دەکاتەوە. هەڵبژاردننی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی بە دیاریکردنی ڕێخەری گشتی و ئەندامانی خانی ڕاپەڕاندن کۆتایی هات. دواتریش عومەری سەید عەلی کرا بە ڕێخەری گشتی بزوتنەوەکە و لە پەیامێکیشدا ڕایگەیاند درێژە پەدەری خەبات و خزمەتکردن دەبن. سپاسی ئەو کەسانەکەین چێ دەنگیان پیاوین چێ دەنگیان پێ ناوین و ئەمە پرۆسێکی دیموکراتیەوەەوە بەناوی ئەو برایانەوە ئەو خوشکانەوە و قسەیەکەم ئەو نیشتیمانیانم و هاوڵاتیانی بە ئەمەکی کوردستان گۆڕان خوازان لە هەر جێگەیەکان بەڕێز و خۆشەویستی زۆرەوە جەخت لە دید و بۆچوونی بزوتنەی گۆڕان دەکەینەوە لەم هەلوو مەرجە ناسکەی کە هەرێمی کوردستانی پیا گوزەر ئەکا و ئەڕوا ئەو ڕاوڕێبازەی کە سەرچاوەی سەرەکی و هەوێنەکەی لە پەیامی سەرکردەی کۆچکردووی نیشتیمانی و نەتەوەییمان نەوشیروان مستەفا وەرگرتووە. وەلەو کۆبوونەوەیە ئێمە دوو ئەرچی سەرەکیمان جێبەجێ کرد یاخود بڵین دوو بۆشایی ڕێکخراوەی بزوتنەوەی گۆڕانمان پڕ کردەوە کە یەکێکیان بریتی بوو لە خانەی ڕاپەڕاندن ئەوی تر هەڵبژاردننی ڕێخەری گشتی کارەکە لەژێر سەرپەرشتی ژووری هەڵبژاردن و ژووری یاسایی و حاکمێکی بەڕێز پرۆسەکە بە بەرچاوی میدیاکانەوە بەڕێوە چوو و دوای دەنگدانی ئەندامانی جباتی نیشتیمانی 5 کەس بە ئەندامی خانەی ڕاپەڕاندن و کاک عومەری سەید عەلی وەکو ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەڵبژێران و لێرەوە هەم بە بۆنەی تەواوکردنی ئەم ئەرکە ڕێکخراوەیەمان کە هەڵبژاردننی خانەی ڕاپەڕاندن و هەڵبژاردننی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە و هەم بە بۆنەی یادی 25 حوتی 2009 بەڵێن بە هاوڕێیان دەدەین. خانی ڕاپەڕاندن ڕۆڵی سەرەکی و بڕێردانەکانی بزوتنەوەکە دەبینێت وە کاری سیاسی و پەیوەندی سیاسەکانی لەگەڵ لایەنەکانی دیکە و بزوتنەوەکە ڕێک دەخات کە حەوت کەسن. پرۆسەکە زۆر بەڕێکوپێکی بەڕێوەچوو بە یاسایی ئیجراعاتی یاسایی ئەتیادی هەر هەڵبژاردنێکیکە لە کۆبوونەوەی جباتی نیشتیمانیە خانەی ڕاپەڕاندن و ڕێخەری گشتی هەڵبژارد لە پرۆسەیەکی دیموکراتی و پرۆسەیەکی بێکێشەوەی گیر و گرفتە ئەو هاوڕێیانەی کە متمانەی جباتی نیشتیمانیان بەدەستێنا دڵنیام خۆتان هەموو ناوەکانیانتان لەلایە. هەڵبژاردننی ڕێخەری گشتی و خانەکانی بزوتنەوەی گۆڕان لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان لە سەختترین پرۆسەی سیاسیدایە و چاودێرانیش دەڵێن سەرکردایەتی نوێی گۆڕان بەرەو پرۆسەیەکی سیاسی نوێ هەنگاو دەنێت. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.